ماوەی 2 ساڵە خۆی و خێزانی سەردانی سۆران دەکەن بە مەبەستی شوشتنەوەی گورچیلەکانیان. نەجات حەسەن ماوەی 2 ساڵە نەخۆشی گورچیلەی هەیە و لە هەفتەی 2 ڕۆژ دەبێت بیان شواتەوە. ساڵۆک و 5 مانگە تووشی غەسڵی هاتیمە. خێزانیشم 2 ساڵە. 2 ساڵە یعنی ئەو زۆر لە من خراپتر بوو. بەڵام ئێستا لەخوا بە زیادی بەتێ غەسڵەکەیکەین وەزەکەمان بڕک باشترە. ساعت 3:30 بەیانی هەڵستین ئەڕۆین لە سۆران. ئەگە 3:30 نەڕۆین لەوێ 4:30 لەوێ مەوجود نەبین سڕەکە نەفەوتێ. فەوتانەکە چییە؟ ئەمێنینەوە هەتا ساعت 11 لە 11 لۆ 2:30 لۆ 3 مانایە زۆر تاخیرە بین. قەزیە ڕێیەکەمان ڕێیەکی سەختە. ئەو ڕێ لەبەر ئەو بار هەڵگر و ئەو مەرزەی حاجی عومەران بەڕاستی هەچەند بڵی خەتەرە. قەزیە قەڵەباڵغی لێوەندرێ زۆر قەڵەباڵغا. یعنی ئەوانیش ئەکە تەقریبەن ئەگە بڵێم لەمە بێزار بووینە لەبەر ئەو قەڵەباڵغی. بەڵام ئەگە لێرە ئەو غەسلە لێرە بکرێتەوە هاوکاریەکمان بکەن بەڕاستی لۆمە زۆر بارسوچیە. لە قەزای چۆمان ژمارەیە و کەسانەی پێویستیان بە شوشتنەوەی گورچیلە هەیە 13 کەس دەبن و 2 ساڵە داواکارن لە نەخۆشخانەی چۆمان ئەم بەشە بکرێتەوە. تاکو ئێستا لە نەخۆشخانەی گشتی چۆمان بەشی شوشتنەوەی گورچیلە نییە. سەرەڕایەمەش بۆ سادەترین چارەسەر ئەو نەخۆشانەی ڕوو دەکەنێرە ڕەوانەی سۆران یاخود هەولێر دەکرێن. جگە لە نەبوونی بەشی شوشتنەوەی گورچیلە چەندان ئاریشە و گرفت لە نەخۆشخانەی چۆمان هەن. تایبەتی ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە هەفتانە پێویستیان بە شوشتنەوەی گورچیلابێ لەلایەن لە بەشی شوشتنەوەی گورچیلە وە سەردانی کردنیان ئەو نەخۆشانە یاخود کە سوکاری و نەخۆشانە سەردانی ئێمەیان کرد و زانیمان کە ڕێژەکە سەرەتا 7 کەس بوون دوایە بەرز بوونەوە بۆ 13-14 کەس بەداخەوە کە ڕۆژانە یاخود هەفتانە 2 جار پێویستیان بە شوشتنەوەی گورچیلابێ ئێمە لەگەڵ یان دانیشتین و نووسراومان بەرز کردەوە کە کێشێکی ئەوها لە سنووری بەڕێبەرای تەندروستی چۆمان هەیە گرفتەکەمان گەیاندە سەروی خۆمان بە بەڵێنی ئەوەیاندا کە لە ماوەیەکی نزیکدا یاخود هەر کاتێک ئەو ئامێرانە بگەن بەشی یاخود حسەی وەکو قەزای چۆمان دابین ئەکرێت و ئێمەش لەلایەن خۆمانەوە ژووری تایبەتمان دابین کردووە. وێڕایەوەی ژماری دانیشتوانی قەزای چۆمان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە بەڵام تاکو ئێستا ئەم نەخۆشخانەیە نەیتوانیوە لە ئاستی پێویستی خەڵکدا بێت. پێشەوە مەحموود کورسات نیوز چۆمان.